نفتتح الجلسة الثالثة. مشتومڕە یاسایی و سیاسیەکان لەسەر یاساکانی لێبوردنی گشتی و گەڕاندنەوەی مڵک و ماڵ بۆ خاوەنەکانیان لە ناوچەکانی سنووری 140 یاسای باری کەسێتی عێراقی بردووەتە قۆناغێکی نوێی توندەوە و لە نێو سیاسیەکانەوە بۆ ناوەندە یاساییەکان پەڕیوەتەوە. دوای زیاتر لە 3 ساڵ لە کۆبوونەوە و دانوستانە سیاسیەکان لە نێوان پێکهاتەکان بۆ دروستکردنی هەماهەنگی و گەیشتن بە ڕێککەوتن لەسەر تێپەڕاندنی سێ یاساکە کە هەر یاسایەک لە بەرژەوەندی پێکهاتەیەک هەژمار دەکرێت. لە کۆتاییدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 21 کانونی دووەمی ئەم ساڵ لە سەبەتەیەکدا هەر سێ یاساکەی خستە دەنگدانەوە و بە زۆرینەی دەنگ پەسەندی کرد. هەرزوو مشتومڕەکان لەسەر ڕێکارەکانی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران بۆ تێپەڕاندنی یاساکە دەستی پێکرد و بە پاساوی نایاسایی لە دادگای باڵای فیدراڵی تانەیان لە هەنگاوەکەی ئەنجومەنەکەدا. هەر بۆیە دادگای فیدراڵی لە 4 شوباتدا بە فەرمانێکی وەلایی کارپێکردنی یاساکانی بە شێوەیەکی کاتی ڕاگرت تا ئەو کاتەی بڕیاری کۆتایی لە سەرتانەکان دەدرێت. للمدعي لە کاردانەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵیدا محەممەد حەلبوسی سەرۆکی پارتی تەقەدوم ڕەتی کردەوە کە ڕێگە بدەن دادگای فیدراڵی بە سیاسی بکرێت و داوای خۆپشاندانێکی بەرفراوانی جەماوەری کرد کە عەرشی دەسەڵاتی ستەمکاران بهەژێنێت. هەروەها هەریەک لە پارێزگاکانی نینەوە و ئەنبار و سەڵاحەدین و کەرکووک کە بە پێی داتاکان دەیان هەزار دانیشتویان لە بڕیارەکە سوودمەند دەبن بڕیاری ڕاگررتنی دەوامی فەرمیان لە سەرجەمدام و دەستگاکان دەرکرد و بەستەمێکی یاسایی دژی ئەو بێتاوانانە ناویان هێنا کە ساڵانێکە لە زیندانەکان هێڵراونەتەوە. لە بەرانبەر بڕیارەکەی دادگای فیدراڵیدا و بەهۆی فشار و ناڕزاییەکانی لایەنە سونیەکانەوە ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڕیاری دادگای فیدراڵی بۆ ڕاگررتنی کاتی سێیاساکەی ئەنجومەنی نوێنەران هەڵوەشاندەوە و تەواوی دادگاکانی پابند کرد بە کارپێکردنی هەمواری یاسای لێبوردنی گشتی بە پێی ئەو ڕێنمایانەی ئەنجومەنەکەیان دەری دەکات. لە وەڵامی ئەنجومەنی باڵای دادوەریشدا دادگای باڵای فیدراڵی ڕایگەیاند کە بە پێی مادەی 94 دەستور بڕیارەکانی دادگاکەیان بە فەرمانە وەلاییەکانیشیانەوە بۆ تەواوی دەسەڵاتەکان یەکلاکەرەوە و پابندکردن و ناتوانرێت هیچ تانەیەکیان لێ بدرێت. لسنة 2013 قد صدر خلافا للأغلبية. ئاڕاستە سیاسیەکان لە عێراقدا لە نێوان لایەنی شیعی و سونیەکاندا تا دێت تونتر دەبێتەوە و لایەنە شیعیەکان بە پاساوی ئازادبوونی بەعسی و تیرۆرستان و مەترسیان لە دووبارەبوونەوەی ئەزموونی سووریا لە عێراق دەیانەوێت ڕێگر بن لە جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی. بەڵام لایەنە سونیەکان وەک خۆیان دەڵێن ڕێگە بە دروستبوونەوەی تیرۆر لە وڵاتەکە نادەن و یاساکە تەنیا بۆ پشتیوانی ئەو بێتاوانانەیە کە ماوەی چەندین ساڵە لە زیندانەکان هێڵراونەتەوە. ئەمەیش عێراق بەرەو ئایندەیەکی ناڕوون دەبات و ئەگەری سەرهەڵدانەوەی جەنگی تایفی لە نێوان شیعە و سوننەدا بە کراوەیی دەهێڵێتەوە.